زۆر باشە دکتۆر زۆر جار دەبینین منداڵەکان زۆر بەهرەمەندن بەڵام دایک و باوک زۆر دوا دەکەوێت لە دۆزینەوەی بەهرەکانیان دایک و باوک چ بکات لە بۆ ئەوەی بەهرەی منداڵەکانیان بدۆزێتەوە طبعا بەهرەکان لە منداڵی دۆ دەرەکەون مثلا بۆ نمونە منداڵمان هەیە زۆر قساکە پرسیاری سەی دەکات مثلا سەیرەکەی زمانی پاراوە زوو فێری قسەکردن نەبێ لە چاو خوشک و براکەیە لە چاو بینەکانیا سەیرەکەی زمانی زیاتر بە قووشەی زیاتر بەکارێنە کەواتە ئەم مناڵە جۆرێک لە زیرەکی پێڵەن زیرەکی زمان زەکای لوغەوی پێڵەن ئەمە بەهرەمەند دەبێت لە بواری لوغەیە لە بواری ئەدەبە لە بواری نووسینە لە بواریەوە دەکرێتن ئەم دایک و باوکە قەڵەم و دەفتەری بۆ بکڕن مجەلە و گۆڤاری مناڵانی بۆ بکڕن چیرۆشی بۆ بخوێنەوە حکایەتی بۆ بکەن با لەو بەهرەی خۆ دەرەکەوێت مناڵی وا هەیە نە قسە زۆر ناکە بەڵام لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە سەرکەوتووە قیادی ئەواکە شتەکان تەوزیعەکە ئەماکە پێشڕۆی یعنی ڕێنمایەکە کەواتە مە زەکای اجتیماعی هەیە دەرەکەوێت من لە کتێبێکە بەناوی زیرەکی جۆرەکانی توێرەکانی چۆن دیگەشە پێکردنی ئەگەر دایک و باوک بێ هەموو جۆرە زیرەکیەکانی تایە وە چۆن زانی لەو بوارەیە زیرەکە مەسەڵەن هەندێکمان هەیە لە بواری هەندەسەیە زیرەکە شتەکان وا ئەهێنێ و ئەیکات و دروستیەکات و نەزانێتەوە میکانوەکان هەر حەزەکە لەی بورجی ئیڤڵی لە دروستەکە ڕێ بورجی خەلیفێ شیوا بۆ دروستەکە من و تۆ نایزانی کەواتە مناڵە لە بواری میکانیک و ئیشی دەستی و هەندەسەیە ئەمانە بەهرەمەندن مناڵی وای ڕسمیەتیە هیوا بە شەقڵی پەقلێکە سێ ئاخر بەسەرێکە هیواشی وا بۆ ڕازێنێتەوە ڕەنگەکان تەنسیقێکە و شتی جوانە بۆ دروستەکە کەواتەمە لە بواری وەرزە هیوا لە بواری گۆرانی هیوا لە بواری مۆسیقایە کەواتە هیوا لە بواری ڕاضیاتە شتەکانە بۆ حساب زەڕ و تەقسیم و نازەم چێ ئێمە دایک و باوک ئەبێ بزانین مناڵەکەمان لە چ بوارێکایە چونکە زانایەک ناوی گاردنەرە من جارێ باسیەکەم هەتا ئێستا ئەوەی سەلماندووە نۆ جۆ زیرەشیە خاتون نۆ ئێمە دایک و باوک وەزان یەک جۆ زیرەکی هەر ئەویشەوەی کە لە مەکتەب دەرەچین و دەرەجا هەیە دەخێنەوە جۆرێکە لە زیرەکی ئەزانی ئێستا زانایەکە ناوی گۆڵمانە جۆرێک لە زیرەشی باسەکە پێڵن ئەمی شەر باسیەکات گاردنەر زیرەشی عاتفی پێڵن زیرەشی هەڵچوونی سا بە هەر کەسێ بڵێ یان چی زیرەشی هەڵچوونی هەڵچوون خراپە نەخێر هەڵچوون خراپ نییە هەڵچوون چییە تووڕەبوونە یعنی یەکێ مافی منە خوا مافی تۆخە نابێت تووڕەبین بەڵام شوێنێتی تووڕەبوونەکە و شێوەی تووڕەبوونەکە و کاتی تووڕەبوونەکە میمە من ناچم چقۆی هەڵگرم بیکەم بە ورجیا تووڕەبوونەکە گلەی لێەکەم مناقەشەی لەگەڵاکەم شکاتی لێەکەم جێ ڕێگەیەکی یاسایی یەکرم شەرم حەیان گرنگە ترس گرنگە ترس بەس لە چی لەو شتانی کە مای ترس نەبێ مناڵەکەمان لە مار و لە کارەبا و لە ئاگر بترسێ بەڵام نابێت لە مەسعەدێ لە تێکەڵی خەڵکە لە شوێنی خەرەباڵ و شوێنی تاریک بترسێ ئەو فۆبیای پێڵێن اینجا ئێستا جۆرێک لە زیرەکی ئیشی لەسەرەکرێن پێڵێن EQ IQ ئەوە زیرەکی ئەکادیمیە ئەوەیە کە لە مەکتەب پێویستمان پێدی بەڵام EQ-ئەکە یعنی زیرەکی عاتفی هاتووە ئەم گۆڵمانە دراسی کردووە لە نێوان ئەو خوێندکارانی کە زۆر زۆر زیرەکەن نمونەی بەرزەهێنن لە کۆلێجی پزیشکی و هەندەسە و ئەڕۆنە جامیعە ناودارەکان کە بە ئەنواع فلتەرە ئەڕۆن مەقارنەی لە بینی ئەوان کردووە لە بینی ئەوانەی کە وەکو منوتە کەسانی ئاسایین سەیریان کردو ئەوانەی کە نمرەی بەرزێن و زۆر زۆر زیرەکن لە ژیانە بەختەوەرتر نین لەمانی کە نمرەی کەمێنن ئەوانەیە زۆر زیرەکیانی IQ-ئەکەیان یعنی ڕێژەی زیرەکیانی لە بواری ئەکادمی ئێرە بێشکە بەڵام EQ-ئەکە علاقەی بە پێرسۆنەڵەتی و کەسێتی و شەخسیەت و پەروەردەوە هەیە ئەڵێ ئەوانە لە ژیانی ساحل لە پەروەردەی نوێژەوەمان پێڵە ئەڵێ مناڵەکانتان پەروەردە مەکەن بۆ ئەوەی نمرەی بەرز لە مەکتەب بێنن یاخود شەهادەی بەرز بێنن بۆ ئەوە پەروەردەیان کە لە ژیان بەختەوەرە بێ بەڵێ